سڵاو ڕێز بۆ بنێرانی خۆشەویستی کاناڵی M824 ئینتەرنەشناڵ. لەم ڤیدیۆیەدا باز لە بیرۆکە جیاوازەکانی هانە ئارەن دەکەین. هیوادارم بەدڵتان بێت و سەبسکرایب و لایک و کمنتان لەبیر نەچێت. ئەمڕۆ سەبارەت بە هانە ئارەن فەیلسوفی ئەڵمانی و یەهودی سەدەی 20م قسە دەکەم. هەوڵ دەدەم لە ڕوانگەی ئەوە چاو لە مەسەلەی چینی خۆڵەمێشی بێ ئاگابوونی کۆمەڵگە ئەوەی کە ئارەن بە ئاسای دروستبوونی شەڕ نێوی دەهێنێت. ئارەن لە سەردەمی تۆتالیزم لە شەڕی جیهانی دووەم ژیانی دەکرد. لە زانکۆی فەلسەفە و شێرەی مامۆستایەکی مارتین هایدیگر بووە و پەیوەندی نێوانیان بۆ پەیوەندیەکی عاشقانە. بەڵام قسمەتیان وا بۆ هایدیگر لە ڕوبەڕووی نازەکان ڕاوەستاوە و نازەکان کە لە دوای ڕاوکردنی خۆشەویستیەکەی بوون. لە ڕاستیدا هایدن لە ئاڵمان ڕای کرد و خۆی گەیاندە فەڕەنسا لە کۆتاییدا بوو بە موقیمی وڵاتی ئەمریکا. دوای شەڕی جیهانی دووەم هایدیگر لە نامەیەکدا دەریخست کە بیرۆکەکانی مشکی تاکێکی بەرجەستە وەکو ئارەن ئیلهامبەخشی فەلسەفەی بوون و کات و هەستی زەمان بووە. ئارەن تا پێش دروستبوونی شەڕی جیهانی بە شێوازی ئەکسەری فەیلسوفی ئاکادەمی کار دەکرد. لە کاتی شەڕ بۆ بیرۆکەیە گەیشت کە چەند بێنرخانە و بێسوودە کە لە چواردیواری بەسراوی زانکۆ دابنیشێت و لە تەنیایی خۆیدا بیر لە جیهانێکی خەونی بیر بکاتەوە. لە حاڵێکدا جیهانی ڕاستی دەرەوەی چواردیواری دەوری کە تێدا دانیشتووە لە حاڵی وێرانبوون و سووتانی ئاوری شەڕە. تێکۆشان بۆ فەلسەفەیەکی پوختە بمێنێتەوە و نەبێتە حکمەتی کردار بەکاری چی دێت. ئەم دۆرە فەلسەفەیە گەرچی وەک شمشی ئاڵتون جوانی و پڕی و دروستکەی چ داواکاری و بەکارهێنانێکی دەبێ بیر بکەنەوە کەسێک لە بیابان بزربووە و لە دۆخی تونێتی لە شوێنی ئاو دەگەڕێ کە شمشێکی ئاڵتون دەدۆزێتەوە ناوەڕاستی بیابانی بەرهود کاتێک مرۆڤ لە دۆخی گەرما تونێتی بەفیڕۆ دەڕوا شمشی ئاڵتون بە کەلکی چی دێت. ئارەن بڕا دەدا خۆی لە قاڵبی زانکۆ و زانکۆوانەکان بیرمەندان و سنووردار نەکات و ئیتر یەک فەیلسوفی ئاکادەمیک نەبێت ناو کۆمەڵگەدا قسەکەر بێ و لە ناو ڕۆژنامەدا بابەت بنووسێ. ئێستا ئیجازە بدەم بگەڕێنە بۆ 3000 ساڵ پێش ئەو کاتی کە سۆقرات لە یۆنانی باستان لە شاری ئاتێن ژیانی دەکرد. سۆقرات لە ماوەی ژیانیدا تەنانەت یەک کتێبیشی نەنووسیوە. ئەو جۆرەی کە ئێمە لەبارەی سۆقراتەوە دەزانین لە نووسینەکانی فێرخوازەکەیەوە ئیفلاتۆن بە ئێمە گەیشتووە. هەر چۆنێک بێت ئەوە یەکێک لە گرنگترین فەیلسوفی مێژووی پەسەند دەکرێت. سۆقرات هەموو کاتێک لە ناو کۆمەڵگەدا ئامادە بووە و لەگەڵ خەڵکی کۆڵان و بازار گفتوگۆی کرد و لە کۆنکریتی کۆمەڵگەدا باسی فەلسەفەی کردووە. لە ڕێگەی گفتوگۆ لەگەڵ خەڵک مانای بە فەلسەفە دەبەخشی. فەلسەفەی سۆقرات کالێکەری کۆمەڵگەی سیاسی لێک درابوو. لە فەلسەفەی سۆقرات جیابوونەوەی مەحاڵ بوو. بەڵام کاتێک سۆقرات بڕیاری لە سێدارەدانی درا و ئەو پەرداخەی ژەهری خوا دەومرد فێرخوازەکەی ئیفلاتۆن لەوەی کە شاری ئاتێن درەوشاوەترین فەیلسوفی مێژوویان لە سێدارە داوە شۆک بوو سەری سوورما. ئاتێنی بەجێهێشت ماوەیەکی زۆر لە سەفەردا بوو. کاتێک گەڕاوە ئاکادەمیەکی دامەزان ئاکادەمی یەکەم مەکتەب و زانکۆی فەلسەفە بوو. لە ڕوانگەی هانە ئارەنتەوە کێشە لێرەوە سەری هەڵدا چۆن ئەفلاتۆن فەلسەفەی لە دڵی کۆمەڵگە جیا کردوتەوە هێنایەتە ناو ژینگەی ئاکادەمی. فەلسەفەی ئەفلاتۆن بە بەراوردکردن لەگەڵ فەلسەفەی سۆقرات تەواو پیۆری بوو. لە ئەفسانەی ئەشکەوت دەیکوت ئەوەی کە خەڵک ئەیبینن سێبەری سەر دیوار و هیچتر ڕاستیەکان ئەبێ لە ڕووناکی دەرەوەی ئەشکەوت بەدوایدا بگەڕێ. لە ڕوانگەی ئەفلاتۆنەوە غار مستەقی کۆمەڵگا بوو گبۆی دەست و پێ ئەو کەسان لە ناو غارەکاندا بە زنجیرە بەستراوەتەوە و توانای هەنگاو هەڵنێنانم بەرەو ڕاستیەکان نییە. ئەگەر وەکو سۆقرات کەسێک بتوانێت خۆی لە بەند و زنجیر ڕزگار بکات و لە دەرەوەی ئەشکەوت ڕاستیەکان ببینێ بگەڕێتەوە بۆ ئەو کەسانێک بجێڕێتەوە کە لە ئەشکەوتدا ماونێتەوە بە تاوانی سوکایەتیکردن و بیر و ڕەوانگەیان لە سێدارەی دەدەن. باشتر وایە ئێمەی فەیلسوف لە کۆمەڵگە جیا ببینەوە و با لە بواری ئاکادەمیکدا باسی فەلسەفە بکەین. لە ڕوانگەی هانە ئارەن کێشە هەلێرەوە دەستی پێدەکرد و تا ئەمڕۆ زۆربەی فەیلسوفەکان تەنیا لە فەزای ئاکادەمی و کۆمەڵگە ڕۆشنگەرەکاندا ئامادە بوو. تەنانەت بە زمانێک دەنووسن و قسە دەکەن کە خەڵکی گشتی لێی تێناگەن. کدیە بوو بابەتی زۆر دەنووسن بەڵام لە پراکتیکدا هیچ جۆرە چالاکیەکی مەدەنی کۆمەڵاتیان نییە. هانە ئارەن نەیدەویست ئەو جۆرە فەیلسوفە بێت بۆیە ڕێگەیەکی تری هەڵبژێت و بە شێوازی سۆقرات درێژەی بە فەلسەفەکەیدا نەک بە شێوازی ئەفلاتۆن. کەچی ئارەن بە فەلسەفەی سیاسی بەنابانگە بەڵام یەک فەیلسوفی بۆنگەرایش ڕەچاو دەکرێت. بیرکردنەوەی ئەو لە پەیوەندی لەگەڵ دیاردەی معرفی مرۆڤدا گرنگ و جێی سەرنجە. وەڵامدانەوە بە پرسیارەکانی بوونگەرایی بوونی ئیکۆلۆژی دەتوانرێت لە فەلسەفەی ئارەن دۆزیەوە. پرسیارەکانی وەک ئەوەی مرۆڤ بوون مانای چییە؟ ڕەهەندەکانی ژیانی مرۆڤ چین؟ مرۆڤ چۆن دەتوانێت مانە ببوونی خۆی ببەخشێت؟ ئارەن دەڵێ ژیان و جەوهەری مرۆڤ سێ ڕەهەندی هەیە. لە ڕەهەندی یەکەم ژیانی مرۆڤ وەک ئاژەڵێکی ماندوو نەناسا ئەوەی لە دەوروبەری بەردەستا بەکاردەهێنێت و ڕەهەندی دووەم ژیان و پیشەی مرۆڤە. لەم ڕەهەندەی بووندا مرۆڤ دەبێتە خوڵقێنەر و ڕەهەندی سێیەم ژیانی مرۆڤ کە بە بەرزترین بەش لە بوونیدا دەنرێت. چالاکی سیاسیە کە ئارەن بە کەدار ناوی دەبات ئەو بە تەواتی لەگەڵ ئەرستۆ هاوڕایە کاتێک دەڵێت مرۆڤ ئاژەڵێکی سیاسیە. بێگومان ئارەن مەبەستی لێکدانەی ماکیاڤێلی نییە. بۆ سیاسەت لە ڕوانگەی ئەوەوە سیاسەت بە واتای دیالۆگ دێت و کالێکی خودی کۆمەڵگا لەگەڵ یەکتردا بە مەبەستی دروستکردنی بیرکردنەوەیەکی بە کۆمەڵ بۆ هەنگاونان بەرەو ئایدیالێکی کۆمەڵایەتی. ئارەن پێی وایە کەسێک کە ئەم ڕەهەندەی بوونی خۆی نکۆڵی بکات و
هیچ چالاکی سیاسی نەبێت دەرکی بە گرنگترین لایانی بوونی خۆی نەکردووە و ناتوانێت مانە بۆ ژیانی خۆی دروست بکات. کەسێک کە لەم ڕەهەندەدا دەرک بەبوونی خۆی ناکات بێشوناز دەبێت و نامۆ دەبێت لەو کۆمەڵگا و دنیای دەکە تێدا دەژێت. لەم ڕۆژانەدا ناوی کۆمەڵێکی گەورەی مرۆڤمان خستوتە ناو ئەو کەسانی کە چالاکی کۆمەڵایەتی سیاسیان نییە، چینێکی خۆڵەمێشی. لە دنیای ئەمڕۆدا جەماوەری ئەو کەسانی چینە خۆڵەمێشیەکەی پێکدەهێنن چیتر بە گوێرەی قسەکانی ئەرەستو ئاژەڵی سیاسی نین، بە گوێرەی قسەکانی ئارەن بوونەتە ئاژەڵی ئابووری، چونکە تەنها دوو لایانی یەکەمی بوویان واتە لایانی بەکاربردن و لایانی کار، واقعدبن بۆ بەکارهێنان و ئەوان بەکارهێنان بۆ کارکرد. بەڵام ڕەهەندی سێم بەهاتی چالاکی کۆمەڵایەتی سیاسەتێت ناتوانێت لە جەماوەرێکی گەورەی چینە خۆڵەمێشەکانی مرۆڤدا بەدی بهێنرێت کە چالاکی کۆمەڵایەتی بۆ خۆی دەبێت ئامانجی کۆتایی مرۆڤ بێت کە بە بڕوای ئارەن گرنگترین بەشە لە بوونی مرۆڤدا ناتوانێت لە جەماوەرێکی گەورەی چینە خۆڵەمێشەکانی مرۆڤدا بەدی بهێنرێت کە چالاکی کۆمەڵایەتی بۆ خۆی دەبێت ئامانجی کۆتایی مرۆڤ بێت. ئەمڕۆ سیاسەت بۆتە ئامرازێک بۆ گەیشتن بە ئامانجێک کە زۆربەی ئامانجی ئابووریە. جەماوەرێک لە مرۆڤەکان لە چینە خۆڵەمێشیەکەیدا بێباکی سیاسی و شکوێخستنی کۆمەڵایەتیەکان بەخۆی بینیەوە. بەڵام بەبێت چالاکی سیاسی کۆمەڵایەتی پرسی مرۆڤون وەڵام نادرێتەوە، چونکە ناسنامەی مرۆڤ لە ڕەهەندی کۆمەڵایەتی سیاسی ژیاندا گەشە دەکات. خەڵکی چینە خۆڵەمێشیەکە ڕووبەڕووی قەیرانی ناسنامە دەبنەوە. ئەگەر بپرسین کەسێکی دیاریکراوکەیە بۆ وەسفکردنی باسی کارەکان یا سەروەت و سامانەک، بۆ نمونە دەڵێن کاک فڵان کەس ئەندازیار خاوەنخان و لە فڵان گەڕەک و فڵان ئۆتۆمبیل لێ دەخورێت. ئێمە لە منداڵەکەمان دەپرسین لە داهاتوودا دەتهەیە چ جۆرە کارێک هەبێن، ناپرسین لە داهاتوودا دەتهەیە چ جۆرە کەسێک بیر. بۆ چینە خۆڵەمێشیەکان سیاست بۆتە پرسێکی لاوەک و لاوەکی سیاست. کورتکراوە لەوەدایە کە ئێمە سەیری کەناڵە هەواڵەکان دەکەین، لە بابەتەکان ئاگادار دەبین و لە ئاهەنگ و کوبوونەوە دانیشان بدەین و شتێکان بۆوتن هەبێت. ناسنامەی خەڵکی کۆمەڵگە لە چالاکی کۆمەڵایەتی و سیاسەتەکاندا پێناسە کرابوو. سیاست ئامرازێک نەبوو بۆ ئابووری، بەڵکو ئابووری ئامراز بۆ بەدەستهێنانی سیاست. ئارەن دەڵێ خەڵکی یونان بۆ ئامانجە دەیانخێن، زانیاریان بەدەست دەهێنا لە ئەنجامدانی سیاسەتی باشتر و بەهێزتریان هەبوو لە ژیانی کۆمەڵایەتی خەڵکی چینە خۆڵەمێشەکان بوون بە تاگەرایی تونڕەو. هەموو بەهایەکانی تاگ، ژیانی تاگ، ئازادی تاگ، خاوەندارێتی تاگ، هەموو شتێک تاگەرایە. بێگومان زۆربەیان بە پرسیار و دڵشکاون لە بەردەم خۆیان و خێزانەکاندا، بەڵام لە دەرەوەی خێزانەکە تووشی بێباکی سیاسی دەبن. ئەگەر ئێمە وەک هاوڵاتیەک وەک ئێمە بەرپرسیار لە خۆمان بۆ خۆمان و خێزانەکەمان بەپرسیارین بەرامبەر بە خەڵکی کۆمەڵگا و ئەوەی لە کۆمەڵگادا ڕوودەدات، ئێمەش بپرسیارین. ماکس باسی لە چەمکی نامەبوون لەگەڵ خۆی کرد، ئارەند باسی چەمکی نامەبوون لە کۆمەڵگای کرد. باسی نامەبوون لە جیهان مرۆڤەکانی سەر بە چینە خۆڵەمێشەکە پێدەچێت لە کۆمەڵگا نامۆبن، وە کەسێک کە لە کۆمەڵگا نامۆبێت ناسنامە لەدەست دەدات بە گوێرەی ئارەن. چەمکێک بەناوی مرۆڤ کەسانێکن کە سەرڕێی هەژاری و جیاوازی لە کارلێکردن لەگەڵ یەکتریدا لە کۆمەڵگادا مانە دەدۆزنەوە. بۆیە من وتم کەسێک کە بەسەرچینی خاکەسەرە بابەتێکی ئابووری و کە چیتر نەماوە. چالاکی سیاسی کۆمەڵایەتی بێباک بووە لە قەرزانی بە کۆمەڵ بۆ ویژدان و حکمت کۆمەڵگاکەی کەم ئەندامە، چونکە هیچ ناسنامەیەکی نیە و نامۆیە لەو کۆمەڵگایی کە تێدا دەژی. تەنانەت دەتوانێت لە کۆمەڵگەی خۆیدا کار بکات، بەکاری بهێنێت و ژیانێکی ئاسایی بژی. تەنانەت کاتێک هەندێک لە خەڵک لەژێر ستەم و کوشتن و ئەشکەنجەدان ئەخۆی بوو بەشێک لە ئامریکی تۆتالیتاری و بکوژ. ئارەند کتێبێکی هەیە بە ناوی ئایشمەن لە ئۆرشەلیم. ئایشمان ئەفسەرێکی پلە باڵای بنکەی نازەکان بوو، بکوژێک بوو لە بەیانیەوە تاشە بە دادوەچوون بۆ خەڵک و گواستنەوەیان وەڕێخستنی کوشتنی بە کۆمەڵی عەزیم و خەڵکی بێتاوان بوو. ئەو لە دوای شەڕی جیهانی دووەم لەگەڵ بنەماڵەکەی ڕایان کرد بۆ ئەرجەنتین بە ناسنامەیەکی سەختە، بەڵام لە کۆتاییدا لەلایەن موسادەوە دەناسرێتەوە، دەستگیر دەکرێت و دەگوازێتەوە بۆ ئیسرائیل بۆ دادگاییکردنەکە. ئەو جەماوەرە خەڵکی کە لە دادگاکە دەردەکەوتن پێیان وابوو کە ڕووبەڕووی جنۆکەیەکی شیتان دەبنەوە، بەڵام لە دادگادا ڕووبەڕووی دیمەنێکی تسەناکتر بوونەتەوە. لەگەڵ مرۆڤێکی ئاسایی کە نەزیرێکی هێونە بێزاریەکی هەیە، نە کاریزماتیک و هیچ تایبەتمەندیەکی نەبوو، وەکو مرۆڤێکی ئاسایی بوو. وتی کە من ددانێک بووم لەناو ئامێرێکی گەورە، ئەگەر من نەبوایە کەسێکی تر کارەکانی منی دەکرد. لە ڕاستیدا ئەو مرۆڤاتی خۆی دەشارێتەوە بە بەراوردکردنی خۆی بە ئامەرێک ئەوەی کردوویەتی. نیشانی دەکاتە مرۆڤێکی ئاسا دەتوانێت لەم بابەتەدا بەدەست بێباکی ئەخلاقی بناڵێت. ئەمەش ئەوەیە کە ئارەن ناوی دەبات بە شیکارەکانی ئەناڵتی ئاف ئیڤڵ، واتە ئاساییبوونی دۆخی شەڕ. تاوانی زۆرێک لە تاوانەکانی مێژووی لەلایەن کەسانی ئاساییەوە ئەنجام درراون، تەنها لەبەر ئەوەی فەرمانەکان جێبەجێکراون. ڕقی لەوانەی کە ناربوونی بۆ کوشتارگەکان نەبووە تەنیا بۆ مەبەستی جێبەجێکردنی فەرمانێک کە لەلایەن حکوومەتی وڵاتەکەی پێدرابوو، کۆمەڵێک خەڵکی بێتاوان لەسەردادا بوو. واتە پەیوەندیشی نەبوو بە ئایدۆلۆژی ڕەگەز بەڕستی، تەنیا بۆ بەرەو پێشچوونی خۆی خێزانێک و وەزعی دارایی خۆی ئەوەی فەرمانی پێکرابوو جێبەجێ کردووە. بەم جۆرە مرۆڤ ئاژەڵێکی ئابووری، نەبوونی ئەقڵانیەتی کۆمەڵایەتی و نەبوونی ویژدانی ئەخلاقی. کاتێک مرۆڤ نەیتوانی شوناس و بەهاکانی خۆی پشتڕاست بکاتەوە، بەدای گروپێک سەلیقەیەک ئایدۆلۆژیەکدا دەگەڕێت کە پێی بڵات ئەرکی چێ لە ژیاندەوە فەزیلەتەکانی دیاری بکات، چونکە ئەخلاقی تاکە کەسی نییە. بەڵام ئەخلاقی کۆمەڵایەتی وەک چۆن ڕەهەندی سێمی بوونی خۆی لەناوبەر، واتە کۆمەڵایەتی سیاسیشمان کەسێک نییە لە ژیاندا کێشەی هەبێت و بیوێت
تۆڵەی دنیا بکاتەوە کە بتوان لە گشتێکی یاساییدا کەسێک بکوژێت. ئەم گروپانە پێویستە ناسنامەی پێ بدەن و کەسێک پێی بڵێت ئەرکەکانی چێو دەبێت چی بکات. لە ڕوانگەی ئارێنتەوە ئەو شەیتانێکی نابێغەنیە، مرۆڤێکی ئاساییە کە لە جیهانی مرۆڤایەتی نامۆیە.